سعدی کوڕی ئەبی وەقاص یەکێکە لە عەشەرەی مبەششەرە و خاڵی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم. یعنی تۆ دیقەت بە خاڵی پێغەمبەر بی، دوعایەک نەبووە بیکات و گیرانە بێ. ئەفەرمێ زۆر کەس خەڵک مەشاکیلی ئەبوو ئەچووە لای سعدی و بەشکم دوعایەکمەوە بکەی خوا شیفام بدا، دوعایەکی بۆ کرد یەکسەر خوا شیفای ئەدا. ئەڵەن جارێک کەسێک کوێر بوو هاتە خزمەتی وتی دوعایەکمەوە بکە، یەک دوعای بۆ کرد خوای گەورە گیرێک، یەکسەر چاوەکانی چاک بوو، ئەوەندە نزیک و قەریبی لەخوا کەچی لە ئاخری عومرە خۆی کوێر بوو. یەکێک چووە لای وتی ئەی سعد باشە ئەی هاوار تۆ دوعات گیرێ بۆ دوعا ناکەی خوا چاوەکانە باتەوە؟ وتی واللهی اختیاری خوا بۆ من زۆر زۆر لەوە باشترە کە خۆم اختیاری ئەەکەم بۆ خۆم، مادام خوا ڕازێتی کوێر بێ واللهی ڕازیم، بەو بەشە ڕازیم، داوا ناکەم، ئەو دوعایە ناکەم. تەسەووری ئەم ڕیضایەکە لە ناخە، ئەبزان دەرونی چەند ئارامە. ئەوە خەڵک ژیە چاوی کوێرە، ئەم بە چاوی کوێرە و دوعایم وەکە چاکە بنەوە، کەچی دوعا بۆ خۆی ناکە. ئەڵە ڕازیم بەو بەشە و بەو قەدەرەی کە خوای گەورە پێ عەتا کردو. ئەمەیە سری نەجاحی ئینسانی موسڵمان کاتێکەوە ئارامێکی زۆر گەورە ڕووی تێکە دەرونی ئارام بێت.